بەڵێ ئەمە وتەکانی سەرۆکی یاریمی کوردستان بوو کە یاخود بڵین هاوخەمی خۆی و پشتیوانی و هاوکاریەکانی هەرێمی کوردستانی بۆ زیان لێکەوتوان و کەسوکاری قوربانیانی بوومەلەرزەکەی تورکیا دووپات کردەوە و بەڵێنیشی پێدان کە هاوکاریەکانی هەرێمی کوردستان بەردەوامە بێت هەم بۆ باکووری کوردستان و بۆ ناوچە زیان لێکەوتوەکان لە تورکیا و بە هەمان شێوەش بۆ ڕۆژئاو ئەو شارانەی لە سووریا بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانیان بەرکەوتووە. لە دەستپێکدا باسی ئەومان بۆ کردن کە حکوومەت هەرێمی کوردستان چۆن توانیوێتی بە شێوەیەکی باش سوود لە گازی بە فیڕۆچوو وەربگرێت بیکاتە وێزگەی کارەبا لە ناوچەی گەرمیان. با ئێستا بینەوە سەرم بابەتە چونکە بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی یەکێکە لە هەوڵە زۆر گرنگەکان کە تا ئێستا عێراق نەیتوانیوە بە شێوەیەکی باش سوود لەو گازە بە فیڕۆچووە وەربگرێت. بۆیە ئێمە میوانداری بەڕێز ئیدریس پیرۆتمان کردووە کە شارزای نەوت و وزێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە بێت. بەڕێز ئیدریس سڵاوت لەبێتوم کاتت باش پێمان بڵێم هەوڵە دەست پێشخەریەکی حکوومەت هەرێمی کوردستانە بە تایبەت کابینەی نوێم چۆن ئەتوانرێت بە هەمان شێوەی ناوچەی گەرمیان لە ناوچەکانی دیکەش سوودی لێ وەربگیرێت. سڵاو زۆر سپاستان دەکەم لە بۆ بەرنامەی بێگومان بابەتێکی زۆر گرنگەوە ئێستا ڕوودەدات. ئەو گازێکە لە شەریکاتەکان ئێستا بە فیڕۆ دەچێت لەوەتی پرۆسەی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە نەتوانراوە سوود لەو گازە ببینرێت بێگومان بە شێوەیەکی ناستەردەمیانە چۆتە ناو ژینگە بە سووتان لە ڕێگەی فلێرەکانەوە چۆتە ناو ژینگە سەرڕای ئەوەی کە نەماتوانیوە سوودی لێ ببینین تاسیراتی ژینگەیشی هەیە. ئەوە هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە کە لە ئێستا لە گەرمیان لەیەکی لە کێڵەکان دەتوانن سوود لەو گازە زیانبەخشە وەربگرن و بەکاری بێن لە بۆ دروستکردنی کارەبا بە ڕێژەی نزیکەی 100 مێگاوات لە کارەبا لە ڕۆژێکدا. بێگومان حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت سوود لەو گازە زیانبەخشە وەربگرێت بە دوو ڕێگا. یەکەمیان لەوەی کە لە سیستەمی کارەبایات بەکاری بهێنێت لە دروستکردنی کارەبادا و لە زۆر بواری دیکەدا و ڕێگای دووەمیش ئەوەیە کە تاسیراتەکانی کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە کەم کاتەوە. بەڵێ بەم شێوەیە سوودی لێوەرگیراوە بەڵام ئەتوانرێت بە هەمان شێوەی ئەو سوودبینینە بۆ یاخود بڵین ئەو گازە بە فیڕۆچووە کە کراوە بە کارەبا لە ناوچەکانی دیکە بە تایبەت لە کێڵگەنەوتویەکانی دیکەی سنووری هەرێمی کوردستان ئەتوانرێت هەمان کار بکرێت ئەتوانرێت بەو شێوەیە سوودی لێ ببینرێت. بێگومان بە هەمان شێوە توانێت سوودی لێوەربگیرێت چونکە ئەگەر سیر بکەین لە زۆربەی کێڵگەکانی هەرێمی کوردستان ئەم گازە تەنیا بە شێوەیەک لە فلێرەکان دەسووتێنرێت نەتوانراوە هیچ سوودێکی لێوەربگیرێت. بێگومان لە سەرجەم کێڵگەکان بە تایبەتی لە ناوچەی شێخان و لە ناوچەکانی دەوروبەری هەولێر دەبینین چەندی تاسیراتی پیسبوونی ژینگەی لێرەدا دەتوانین کاریگەری ژینگەیەکانی پێکەم بکەین و پیسبوونی ژینگەیەکان و دەتوانین لە محەتەکانی بواری کارەبا بێگومان سوود لە سەرجەم ئەو گازە بە فیڕۆ بچووە وەربگیرێت. بێگومان دەتوانین. باشە جگە لە بەکارهێنانەوەی بۆ وێستگەی کارەبا چه سوودێکی دیکەی هەیە توانرێت چۆن بە چه شێوازێکتر سوودی لێ ببینرێت؟ خۆی ئەگەر لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا سەیری بکەین لەو گازە جگە لەوەی کە لە بواری دروستکردنی کارەبا و لەو بابەتانە بەکاردێنرێت دەتوانرێت لە سیستەمی گەرمکردنەوەی ماڵان و سیستەمی ئەو بابەتانەی کە لە بۆ گەرمکردنەوەی ماڵان بەکاردێنرێت لە زۆربەی وڵاتەکان بۆ نمونە وڵاتێکی وەک ئەمریکا ڕێژەی 138 گەرمکردنی وڵاتەکەی لە ڕێگەی ئەم گازەوە سوودی لێ دەبێت. بە هەمان شێوە ئێمەش دەتوانێت سەرەتا لە ڕێگەی بەرهەمهێنانی کارەبا سوودی لێوەربگیرین دواتر هەنگاو بە هەنگاو لە سیستەمی گەرمکردنەوەی ماڵان و زۆر باری دیکەش دەتوانێت سوود لەو گازە وەربچێت. بەڵێ بەڕێز ئیدریس سەبارەت بە خەرجیەکانی چۆنە ڕوونکردنەوەمان بیتێ لەسەر ئەو خەرجیانەی کە لەم وێزگەیە ئەکریا خۆت کە بەرهەمهێنانی کارەبای یاخود کارەبان لێ بەرهەم هێناوە لەم کێڵگەنەوتیانە. خۆی هەم حکوومەت هەم کۆمپانیەکانی بواری وەربەرهێنان کاتێک کار لە ئیشێک دەکەن هەمیشە هەوڵ دەدەن لەوەی کە ڕێژەی مەسروفکردنیان کەمتر بێت لە ڕێژەی قازان واتە قازانجیان زیاتر بێت لەوەی کە مەسروف دەکەن. بێگومان لەوەی کە ئێستا ئەو بوارێکە لە پلاندایە کە پێش بخرێت بێگومان ئەوە مەسروفێکی کەمترە بەراورد بەوەی کە لەو غازە سروشتی و لەو نەوتەڕەشەی کە لە بواری بەرهەمهێنانی کارەبادا بەکاردەهێنرێت
و سەرباری ئەوەش وەکو باسمان کرد کاریگەرە ژینگەیەکان و پێشبوونی ژینگەیش کەم دەکاتەوە کەواتە دەتوانین بڵێن ڕێژەی قازانجی زیاترە بەراورد بەوەی کە لە بەرهەمەکانی تر و بەوانەی کە لە ناوتی ڕۆژدا بەکاری دەهێنرێت. بەڵێ بەڕێز ئیدریس پیرۆت شارەزای نەوت و وزە بە شوێکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی سوپاس. زۆر سوپاس.